بەدەم گریان و ڕشتنی فرمێسکی دایک و کەسوکاری قوربانیانەوە لە شاری سلەیمانی مەراسیمێکی لاواندنەوە بۆ قوربانیانی دەریای ئیجە ڕێکخرا. مەراسیمەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلەیمانی و کەلەپوری کورد ڕێکخرا بوو. بیرۆکەلەوە هات کە گفتوگۆیەکمان لەسەرەوە کرد کە هاوخەمیەک نەبوو لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە بۆ ئەم کارەساتە بەڕاستی. کارەساتێکی نەتەوەییە. ڕۆژانە دەیان کەس ئەبنە خۆراکی دەریا و بۆهی بارودۆخی سەختی ئەم وڵاتەوە کۆچەکەن و سەری خۆیان هەڵەگرن. دەریایەکی بێبەزەیش نە مناڵ نە گەورە نەژن نە پیا و ناناسێ. لەوە هات کە ئێمە وەکو کۆمەڵێک لە هونەرمەندانە هاوخەمی خۆمان دەرببڕین. یعنی مەراسیمێک دروستکەین کە ڕاستە مەراسیمەکە زۆر خەمایی بوو، زۆر لەوانەی کە لێرە بوون بڕوا ناکەم کەسێک هەبوو بێ نەگریا بێت. ئەو مەراسیمە لەژێر ناونیشانی لاوانەوەیەک بوو بۆ هەناسە جێماوەکانی ئیجا. تێیدا چەندین هونەرمەند و شاعیر بە بەرهەمەکانیان قوربانیانی ئیجایان دەلاواندەوە. ناوهۆڵی مەراسیمەکەش پڕ بوو لە دەنگی گریانی دایکانی جەرگ سوتا و کە سوکاری دڵپڕ و چاو بە فرمێسکی قوربانیانی ئیجا. ئەوان بەدەم هاوار و گریانەوە باسییان لە دۆخی خۆیان دەکردوای لە دەستدانی ڕۆڵەکانیان. دوێنێ دوێنێ نەمزانی وەزری کچەکەم لە گوێدانیم. جلی لۆزانم هێنایە لەگەڵ دلیکانی. ئەوە تا لە ماڵەوە دامناوە کەس نێبیان نەمێت. چاوم بەرایی نایە بە قوربانتان بم. بەپێی ئامارێکی فیدراسیۆنی سەراسەری پەنابەران لە هەرێمی کوردستان بە تەنها لە مانگی یەکی ئەم ساڵەوە تا کۆتایی مانگی 2 134 کۆچبەری کورد کە خەڵکی سێپارێزگاکەی هەرێمی کوردستانن لە ناو دەریای ئیجەدا لە کاتی پەڕینەوەیان بۆ یۆنان بەهۆی نقمبوونی بەلەمەکانیانەوە خنکاون و 60 کۆچبەری دیکەش تا ئێستا بێسەر و شوێنن. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.